تیمی داکۆکیکردن لە دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕۆژی هەینی لە سیناتدا دەستی کرد بە داکۆکیکردنی یاسایی خۆی. پارێزەرەکانی ترامپ جەختیان لە قسەکانی ڕۆژی 6 مانگی یەکی ڕابردووی سەرۆکی پێشووی ئەمریکا کردەوە کە پێش ئاژاوە گێڕەکانی ناو باڵەخانەی کۆنگرێس کردبوونی و دەڵێن لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕیندا بووە و ڕاستەوخۆش هاندانی بۆ توندوتیژی نەکردووە. The House impeachment article slanderously alleges that بەپێی ئیمپیچکردنەکەی ئەنجومەنی نوێنەران سەرۆک ترامپ مەبەستی بۆ خەڵکەکە دەستێوەردام بکەن لە دانیشتنەوە بەشە دەستوریەکەی بۆ پشتڕاستکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی لە 2020دا کرا. ئەمە شتێکە بە بەراورد لەگەڵ دەقی لێدوانەکانی سەرۆکدا پێچەوانەیە. پارێزەرەکانی ترامپ هیچ ئاماژەیەکیان بە لێدوانی دیموکراتەکان نەکرد کە دەڵێن سەرۆکی پێشووی ئەمریکا شێوازێکی فراوانی توندوتیژی هەبووە و شکستی هێناوە لەوەی لە کاتی توندوتیژیەکاندا بڕیارێک بدات. لە بری ئەوە پارێزەرەکان پەنایان بۆ شتێکی تری نەسەلمێنراو بردووە و دەڵێن لایەنێکی بچووکی چەپڕە و بەگشتی بەرپرسیارە لە ئاژاوەکانی ئەو ڕۆژە و دەژڵێن دیموکراتەکانیش زمانێکی هاندانی هاوشێوەیان بەکارهێناوە. suddenly the word fight is off limits. لە پڕ وشەی شەڕ سنوورەکانی تێپەڕان واز لە نیفاق و تووڕەیی زیاد لە پێویستی سیاسیەکانیش بێنە. ئەمانە شت گەلێکن بەردەوام لای سیاسەکانی هەردوو لە بەکاردەهێنرێن. سەرۆک جۆ بایدن بە پەیامنێرانی ڕاگەیاندووە چاوی لەوەیە دوادەنگدان لەم پشووی هەفتەیەدا ببێت. بە پەرۆشیەوە چاوەڕوانم تا بزانم دۆستە کۆماریەکانم چی دەکەن، ئایا هەڵوێست وەردەگرن یان نا. بەلایانی کەم 17 دەنگی کۆماریەکان لە سیناتدا پێویستن تا بچنە پاڵ دیموکراتەکان و ترامپ ئیمپیچ بکرێت. ئەوجا ئەم پرۆسەیە دەچێتە قۆناغی دووهەمیەوە بۆ بڕیاردانەوەی ئایا دانەڵد ترامپ بۆی هەیە جارێکی تر خۆی بۆ هیچ پۆستێکی حکوومەتی ئەمریکا هەڵبژێرێتەوە یان نا. هەندێک لە کۆماریەکان دەڵێن بە عەقڵێکی کراوەوە لە ڕوانینی دیموکراتەکان دەڕوانن بەڵام پێناچێت هاوڕابن. The Republican-based voters, the large majority of them, still support Trump. بەشی زۆری دەنگدەرانی کۆماری هێشتا پشتیوانی لە ترامپ دەکەن. لە ڕاستیشدا بڕوایان وایە ئەنجامی هەڵبژاردنەکەیان لێ دزراوە هەرچەندە بنەمایەکی ڕاست و دروستیش نییە بۆ ئەو قسانەیان. هەر بۆیە سیناتۆرەکانی دەنگ لە دژی ترامپ دەدەن ڕوبەڕووی بەرەنجامی خراپ دەبنەوە وەک دروستبوونی سەختی لە ناو کۆماریەکانی ستانەکانیاندا. سیناتۆرەکان لە هەردوو لایەنی کۆماری و دیموکراتەکان ڕۆژی هەینی چەند کاتژمێرێکیان هەبوو بۆ پرسیار و وەڵام بڕیارە ئەمڕۆ شەمەش دوا قسەی خۆیان بکەن.